هەر لەسەر ئەم بابەتە میوانێکم لەگەڵە بێت ئیخلاس دلێمی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیژنەی دارایی لە بەغداوە لە ڕێگەی هەڵی تەلەفۆنەوە لەگەڵما بێت و گفتوگۆی زیاتری لەگەڵەکەم خات و ئیخلاس ئەم کاتتان باش ئەمڕۆ لە لێدوانێکی ڕۆژنامەوانیە باست لەوە کردووە کە ئەو بڕە پارەیەی کە ئێستا هاتووە بۆ هەرێمی کوردستان با بڵێن خەتای لیژنەی ئەو لیژنەیە کە چوونەتە بەغدا و گفتوگۆیان کردووە خەتای ئەوانە و بڕە پارەیە هاتووە لە کاتێکدا ئەوانیش دەڵێن نەخێر ئەمەوانیە. بەڵێ سڵاوێکی گەرم بۆ جەنابت و بۆ بینایە بە ڕێزەکانتان لە هەر کوێیەک بن بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێم هەموو هەوڵێکی گەورەی داوە بە سەرۆکایەتی بەڕێز مەسرور بارزانی بۆ ئەوەی موچەکانی فەرمانبەرانی هەرێم دەستەبەر بکە لە حکوومەتی عێراق لەوانەیە لێدوانەکەی من بە هاڵە وەرگێڕدرابێ من هیچ باسی ئەوەم نەکردووە کە حکوومەت هەرێم تێیدا خەتاباری پرسیارەکە ئەوە بوو کە بۆچی بڕاکە ئەوەندە بووە ئەو زیاتر نەبووە. منیش ڕوونم کردەوە کە وردبینیەک بۆ داتاکان لە نێوان هەردوو لایەندا هەیە بۆیە لەبەر ئەو هۆکارە بەم ئەم بڕێ نێردراوە و ئەوەی نێردراوە 598 ملیار بووە ئەو چاوەڕێ دەکەن تا وردبینی بۆ ئەوانی دیکە دەکرێت و تا ئێستا چاوەڕێ دەکرێت کە لەمەوەی هەفتەیەک یاخۆ 10 ڕۆژی داهاتوودا ئەوەی دیکەش دەنێردرێت. ئەمە بوو لێدوانی من پێچەوانەوە بەهەڵا وەرجێدراوەتە سەر زمانی کوردی چونکە لەو کەناڵەوە بڵاو کراوەتەوە کە تۆ دەڵێی خەتایشان دەکەی حکوومەتی هەرێمە کەواتە لێدوانەکەی تۆ بەهەڵە وەرجێڕی بۆ کراوە بۆ سەر زمانی کوردی. بە دڵنیاییەوە گوتەکانی من بە هاڵە وەرگێڕدراوە زۆر باشە و من تەنیا من گوتومە 598 ملیاری نردووە کە لە کاتێکدا پێویست بوو 912 ملیار بنێردێت و لەوانەیە بە شێوەیەکی هاڵا لێکدانەوە بۆ گوتەکانی من کرابێت و لەوانەیە ئەوەی کە وەریشی گێڕاوە زۆر بە باشی زمانی عەرەبی تێنەگەیشت بێت بۆیە من هەمیشە باسی گەورەی ڕۆلی حکوومەتی هەرێم و شاندی حکوومەتی هەرێم و تەنانەت بەڕێز فواد حوسێنیشم کردووە لەو بارەدا لە هەوڵەکانیان بۆ دەسەبەرکردنی موچە و شایستەداراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فێدراڵەوە و باسی ئەوەشەم کردووە کە چەندین جا شەو نخونیان کردووە تا بەیانی نەخەوتون لە کۆبوونەوەکان بوونە بۆ ئەوەی ئەو مافە بەدەست بهێنن و ئەو ڕێککەوتنێکە کراوە لە نێوان ئاگاداری هەموو ئەو کۆبوونەوانەشم کە لە نێوان بەڕێز مەسرور بارزانی و محەممەد شیع سوودانیش کراون لەو بارەیەوە جا من چۆن دەتوانم بچم بە لێدوانێکی هاڵە لەو بارەیە زۆر باشە زۆر باشە حکوومەتی عێراقی هەندێک داتا هەن کە لە داهاتوودا یەکلایی دەکرێنەوە زۆر باشە خات و ئیخلاس بۆچی حکوومەتی عێراقی ئەو بڕە پارەی ناردووە بۆچی 598 ملیار دینار بۆچی 912 نەناردووە. بەڵێ چونکە وەزیری دارایی باسی ئەوە دەکات کە هەندێک دەیەوێت وردبینی بۆ هەندێک داتای داهاتە نانەوتیەکان بکات. ئەمە ئەم پاسەوەی هێناوەتەوە و هەروەها بەهۆی ئەوەی کە دانووسانەکان تا ئێستا لەو بارەیەوە یەکلای نەکراونەتەوە و دەشزانین کە موچەی فەرمانبەران بۆ ماوەی 2 مانگ دوا کەوتووە و دوای وردبینی کردن بۆ ئەو دەتایانە لە هەفتەی داهاتوو ڕێنماییەکانی جێبەجێکردنی بودجە بە یەکجاری دەردەکرێن و پشکی هەرێمی کوردستانیش ڕەوانە دەکرێت. ئەوە لێدوانەکەی منیش هەر بەم شێوەیە بووە و باسیەوەشم کردووە کە داتاکان هێشتا یەکلای نەکراونەتەوە
ئەمە وەکو سلفەی یەکەمە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم نێردراوە و لە داهاتوودا چاوەڕێ دەکەین کە ئەو 912 ملیارەش تەواو بکرێت و من دەڵێم دڵنیاشم لەوەی کە لێدوانەکەی من بە حاڵە وەرگێردراوە و مەبەستی من ئەوە نەبووە کە حکوومەت زۆر باشە حکوومەتی هەرێم خلاص ئەگەر پێداچوونەوە بەسەر با بڵێن داهاتە نانەوتیەکە کرا ئایا ئەو پارەی کە دەمێنێت نزیکەی 312 بۆ 13 ملیارە ئایا دەینێرنەوە وەکو تەواو کرد بۆ ئەو بڕە پارەیە یاخود نا و ئایا بۆ مانگەکانی داهاتوو چۆن دەبێت؟ باڵێ بەدڵنیاییەوە من لەو باوەڕدام کە بە سبەی یاخۆت دواتر حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغداش دەکات ئەو بۆ پێداچوونەوە بە هەموو داتاکان و ئەو بڕێماوە دەنێردرێت و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان دوای دەرچوونی ڕێنماییەکانی بۆ جێبەجێکردنی بودجە من لەو باوەڕدام کە هەموو شایستەکان دەنێردرێن زۆر باشە من دڵنیام کە ئەوەی کە ماوەتەوە لە چەند ڕۆژی داهاتوودا دەنێردرێت و چاوپێکەوتنێکیش چاوەڕێکراوە لە نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدرال بۆ یەکلایکردنەوەی تەواوی دڵنیابوونەوە لە ناردنی ئەو بەشە بودجەیە لە داهاتووشدا. زۆر باشە سپاس بۆ خاتووی خلاص موچەی مانگانەیە سپاس بۆ خاتووی خلاص دلێمی ئەندامی پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی کە لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.